خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لەبێ لەگەڵتانە بەردەوامین تەورێکی تری پرۆگرامەکەمان باس لە ڕۆژی گیانی بانکەکەین. ئێستا بانک لەسەر تاسەری جیهانە ڕۆڵێکی بەرچاوی هەیە لە ڕووی ئەوەی کە هەموو تاکەکان بتوانن سیستەمی بانکی بەکاربێنن، هەم لە ڕووی ئاسانکاریەوە، هەم لە ڕووی ئاسایشی دارایی خۆیانەوە، هەم لە ڕووی ئەوەی کە بتوانە ئاڵوگۆڕە داراییەکان بتوانن بە شێوازێکی باشتر کاری لەسەر بکەن. بە خۆشحاڵیەوە ئەم سیستەمە بانقیش لە لای خۆمان بوونی هەیە و لەم چەند ساڵانەی دواییشە پێشکەوتنێکی بەرچاوی بەخۆیەوە بینیوە. تەنانەت دوای لێهاتوو ئێستا ئەم سیستەمی بانقیە وای لێهاتووە موچەی هەموو تایکەکان چۆتە سەر سیستەمی بانقی. بەڵام لێرە کۆمەڵە پرسیار دروستە بێ، ئایا هۆشیاری بانقی لای ئێمە تا چەند هەیە؟ ئایا تاکەکانی ئێمە تا چەند ئەتوانن بانق بە شێوازێکی باش بەکاربێنن؟ ئایا پرسیارێک دروستە بێ لەسەر شەقامەکانی شارەکانی هەرێمی کوردستانە ئەم بانقانە دانراوە، بەڵام خوشکێکی ئێمێ، دایکێکی ئێمێ، کەسێکی بە ساڵات چووە چۆن بتوانێت ئەم سیستەمە بەکاربێنێ؟ ئەم کارتی بەدەستەوێتی کۆدێکی تایبەت بە خۆیەتی ئەم ناتوانێت بەکاری بێنێ، کەواتە پێویستە هۆشیاریەکان تا چەند بە گرنگیەوە سێر بکرێت بەر لەوەی کە بانقەکە بەکاربێنی. ئایا چۆن بتوانین متمانە بە بانق بکەین؟ یعنی زۆری نەمان هەوڵێن کە پارێکی زۆر نەخینە بانقەوە. بۆچی لە کاتێکا تاکێکی وڵاتانی ئەوروپا هەرچی سەروەت و سامانەتی لە بانقەکانە داینەوە؟ بۆچی لای خۆمان هەتا ئێستا متمانەیەکی وا دروست نەبووە؟ بۆ ئەڵێن ئەم بانقای متمانەی هەیە، بۆ ئەڵێن ئەم بانقای متمانەی نییە؟ لەسەر کۆی ئەم بابەتانە و شێوازی سیستەمەکە کە لای خۆمان بەڕێواچێ گفتوگۆکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر دیاری شێخجەلال، ڕاوێژکاری دارایی و بانکی کە بەڕێزان لای ئەمە میوانە. دکتۆر جان زۆر بەخێر بێت. سپاس بابەتە بۆن زۆر بەخێر بێت. بەر لەوەی بچمە لای ئەم سیستەمە شتێکت باس کردەوە لەوانەیە ئێستا سێرمان بکات برادری مناڵی کاگاری خۆمانەوە نیە؟ شە پێویستم وتی ئەو میوانی کە بەیانی لاتانە هاوڕێی نزیکمە جاڕێزی شیە بوو بۆ دکتۆر. سپاس بۆیەوە، سپاس بۆ کورسات بە مناڵی هات بوو دکتۆر ئاری. سپاس بۆ ئاریجیان. یەکەم چاوپێکەوتنی من لەگەڵ ئاریا بوو، ئەو کاتە لە ڕادیۆ XFM ڕاست بەرنامێکی هەبوو لەسەر گەنج و ئابووری و گەنج و ئایندە و هیوای سەرکەوتنی بۆ خوازم. چیکەی کردو باشکرێکی لێرە گەنجێکی زۆر بێوەی بوو، زۆر هادی، زۆر لەسەر خۆ، ینی زۆر چێژە لێبنی لە برادراتێک خۆی هەروە بوو بەخوا تۆزێ جوڵی تێکە و ئەم ڕاستێکی حاشاڵ لەگیرە دکتۆر بۆ یەکسەرڵی ڕاستێکی لەبەرێ برادری خۆ بازار چۆ بووە بە هیچ تووڕە نابوو، قسەی خۆش بوو، ینی کاتەکە زۆر بەخۆشی لەگەڵ ئێستا تووڕە بێ دوو شاوتێک کەڵاوەکە بە کوردیەکەی بەخوای ترەوەش ئەسا حەزێک لە لێرە ئەسا حەزێک لە عالەم شوێنی منابووە کاتێکەڵێ لە سلبیەکاری سنانە ئەوەیە دەیت دەسێ خۆش بێ. زۆر زۆر سپاس دکتۆر. بینی سەر بابەتەکەمان ئەمڕۆ ڕۆژی جیهانی بانکە. بانک ئەزانی لە هەموو جیهانێکە ئەم سیستەمە کاری پێکرێ. من یەکسەر ئەمە لای خۆمان کە ڕۆژێکیان دیاری کردێ بۆ بانک، ئایا بانک توانیوێتی سوود بە کۆمەڵگاکەی ئێمە بگەێنێت؟ سەرەتا ئەمێ ڕوونکردنەوەی لەسەر ئەو بم بۆچی ئەم ڕۆژە دیاری کراوە. دیاریکردنی ئەم ڕۆژە تایبەت بە بانک زۆر نوێ نییە. لە 19 دیسەمبەری 2019دا بڕیار لەسەر دیاریکردنی 4 مانگی 12 ساڵێک دراوە وەکو ڕۆژی بانک یاخود ڕۆژی بانکەوانان یاخود ڕۆژی ئەو کەسانی کە بانک بەکارێنن. ئەم ڕۆژە لەلایەن نەتەوە یەکگرتوەکانەوە دیاری کراوە. ئامانج ئەگەر بیبەستینەوە بۆی کە بۆچی نەتەوە یەکگرتوەکان بە داخلی ئەم بابەتە بۆ ئەم ڕۆژەی دیاری کردووە، چونکە نەتەوە یەکگرتوەکان پێی وایە بانک لەوە دەرچووە کە هەر شوێنێک بێەوە بۆ وەرگرتنی پارە و پێدانی پارە. ئێستا سکۆڵەی گەشەی ئابووری هەر وڵاتێکە، ئێستا بانکەکان لە داڕشتنەوەی شارستانێتە بەشداری دەکەن. ئەوان زۆر مەبەستیان بوو کە بانکەکان بەشداری سیستەمی نەهێشتنی هەژاری و برسێتی بۆ ئەو وڵاتانە کە تێیدا باری گوزەران و ئابووری خەڵکەکان تا ڕادێکی زۆر لەژێر ئاستی ناوەندەوەیە، بۆیە پەنایان بردوێتە بەردەم بانکەکان کە بتوانن ئەم گۆڕانکاریە لە سیستەم و گوزەرانی هاوڵاتیانی ئەو وڵاتانی کە تازە
اینجا کاتێکیشی بۆ داناوە دکتۆر وابزانم ئەڵێ تا ساڵی 2030 ئەبێ ئەو گۆڕانکاریانەی کە بەهۆی بانقەوەیە ببیندرێت بەڵێ بە تاکید هەتا 2030 ئەو پلانی کە داناوە لەسەر و هەتا ئێستا کە کاری لەسەر دەکەن زۆر بە باشی ڕۆشتۆتە پێشەوە توانیوانە ڕۆشنبیری و هۆشیاری بانقی بگەنە لای خەڵکەکان زۆرترین سوود بە هاوڵاتیان بگەنن لەو بارەدا ئەو پلانانی کە نەتێوەگرتوەکان دایناوە ئەمە تا چەند هۆکارە لە ڕێگەی گرنگی پێدان بە بانقەکان هەژاری لە وڵاتانەیە بەرەو نەمان یاخود بەرەو کەمتر هەڵبەتەبوونەوە بچێت بەڵێ هەڵبەتە ئەمە یەکێکە لە ئامانجەکانیان بۆ نهێشتنی هەژاری برسێتی کاری زۆر جدیان لەسەر کردووە و بەرهەمیشیان دیارە یەکێکی تر لەو ئامانجانەی کە دیاریان کردووە ئەوان زۆر گرنگی بە ژینگە دەدەن پێیان وایە بانقەکان دەبێت بەشدار بن لە پاگڕاگرتنی هەسارەکان و ژینگەش ینی ئەوان بە جۆرێکی تر بیرەکەنەوە کە تەنانەت خودی ژینگەش پێویستی بە بانکەکانە تاکو بە ژینگێکی تەندروست بێ بۆ هاوڵاتیان واتە ئەوان بم لە وێنە گەورەکەەوە سێرەکەن بەڵام ئەگەر بێت بەراوردێکی بە وڵاتی خۆمان بەداخەوە بە هۆکاری ئەو ڕووداوانی کە لە نێوان هاوڵاتیان و بانقەکانە لە چەند ساڵی ڕابردوودا ڕووی داوە وای کردووە هۆشیاری بانکی و ڕۆشنبیری بانکی لای تاکی کۆمەلگای ئێمە تا ئاستێکی زۆر خراپ داوەزێت ئەمە وای کردووە بەپی دوهامین ئامار لە 1970 ئەو پارەکاشی کە لە خودی وڵاتی عێراقدا هەیە لە دەرەوەی بازنەی بانکیدایە واتە تەنها لە 15 پاری کاش هاتوۆتە ناو بانکەکانەوە ئەمە بۆ خۆی لە خۆیدا کارەساتێکە کە پێویستە حکوومەتەکان حکوومەتی فێدراڵی کە حکوومەتی هەرێم کار لەسەرەوەکەن بە هەمانگی لەگەڵ سندوقی نەقدی نۆدۆڵەتی و بانکی نێودۆڵەتی و بانکی ناوەندی عێراقی کاری جدی لەسەر بکرێت تاکو وا لە خەڵک بکەن متمانە بۆ خەڵک بگەڕێنەوە کە ئەو پارانی کە لە دەرەوەی سیستەمی بانکیدایە بگەڕێتەوە ناو بانک تاکو تۆ ئەمە نەکەی تا ئەم متمانەیە دروست نەکەی ناتوانی وا لە هاوڵاتیان بکەی بە زۆر بە ئیجباری بە زۆر لێکردن بێ مامەڵە لەگەڵ بانکدا بکە باشە دکتۆر خۆی زۆر جارەڵێن بوونی بانکەکان بژانەوەی ژیانی پێوە دیارە ئێستا لە وڵاتێکی وکو ئەڵمانیایە کە ڕێژەیەکی ژماری دانیشتوانی زۆر زۆری هەیە دوو جۆر بانکمانەیە بانکێکی حکومیمانەیە بانکێکی ئەهلیمانە ئەم بانکە ئەهلیانە زۆری بازرگانەکان کاری تیاکەن ئاڵوگۆڕی پارەی تیاکرێ و ژیان بەردەوامە خەڵکێکی زۆریشی تایە بانکە حکومیەکان زۆری هەموو ئەو کەسانن کە خاوەنی ئەو نیشتیمانن و حسابێکی بانقیان هەیە لێ بۆ بەردەوام بشکەڕێ هەر کەسێک بگرە لەوانەیە کەسێکی خانە نشینیش بێ و چەند ساڵە ژیانی بەڕێ کردووە لەوانێ دەیەروی پێ نەبێ بەڵام کارتەکەی پێێتی پارێژی باش زۆر باشی لەسەرە بۆ متمانەی دروست کردووە لای خۆمان بۆ بێ متمانەی هەیە بۆ من ناتوانم یعنی ئەو پارەی کە هەمە بیکەمە بانقێکە و بتوانم کارتەکەی بەکاربێنم بۆ دایم ترسمان لێنیشێ بۆ یکەم بانقە داخرێ بۆ دایم ترسمان لێنیشەکە سیقەمان پارەکە دانین کاکە سەرکۆ بەداخەوە ئێمە هەمووی ئەتوانین بڵین لە ژێر یەک ئاسمانە دەژین بەڵام ژیانی هەریەکێکمان جیاوازە ڕاستە کاتێکی بەراوردی ئەڵمانیا بە عێراقی سێرەکی ئەو لە ڕووی لە زۆربەی ڕۆکانی ژیانی کۆمەلگاوە بەرەو پێش چووە ڕاست چ لە ڕووی بازرگانیەوە چ لە ڕووی تەکنەلۆژی چ لە ڕووی بە هەمان شێوە کەرتی بانکیش بەم ئاراستەی ڕۆشتووە هاوڵاتیە کە لەوێت لە دایکە بێ ڕاستەوخۆ بەبێ ئەوەی ینی تێکەڵاوی کولتوری بووە کە هەژماری بانقی هەیە ینی هەر لەو کاتی کە چاوە کاتەوە هێشتا بەتاواتی لە بوونی خۆی تێنەگەیشتووە ئەو هەژماری بانقی هەیە بە پێچەوانەوە لێرە ناڵێن سیستەمی بانقی عێراق زۆر خراپ بوو پێشووتر سیستەمی بانقی عێراق یەکێک بوو لە سیستەمە زۆر باشەکان ئەگەر ئێمە لە بیرمان نەچێتەوە کە بانقی ڕافیدین کە هەتا ئێسش بەردەوامی هەیە لقی هەبووە لە لەندەن لە وڵاتێکی پێشکەوتوەکو بەریتانیا لقی هەبوو بەڵام بە وابەستەی ئەو پێگە جوگرافی کە عێراق هەیەی و سروشتی وڵاتێکی کە هەمیشە کۆمەڵە ڕژێم کۆمەڵە سیستم بەڕێوی بردووە
ناتەبایی سیاسی هەبووە نەگونجاندنی لەگەڵ دراوسەکانی هەبووە لە ناو خۆدا تەبانە بووە هەمیشە مافی لایەنێکی نەداوە مافی لایەنێکی زەوت کردووە وای کردووە دایما ئاڵۆزی و جەنگ هەبێ لەم ناوە کە ئەوە ئەمانە دروست بوو ئەمانە فاکتەرێکی زۆر زۆر دیارە کەەوەی کە خەڵک لە بانک بکشێتەوە هەتا چەند ساڵە پێشەسە لە هەرێمی کوردستان سیستەمی بانقی زۆر بە باشی دەڕۆی بەڕێوە بەڵام کە قەیرانی دارایی دروست بوو هەندێک لە بازرگانان و خەڵکان درەنگ دەستیان گەیشتەوە بۆ پارانی کەدایان نابوو ئەمە وای کرد جارێکی تر ئەتوانین بڵین زەربەیەکی تر بوو کە لە کەرتی بانکیدا ئەتوانێت دووبارە ئەم متمانەیە دروست بکرێتەوە لە لای هاوڵاتی بۆی کە متمانی بە بانکەکان هەبێتەوە بەڵێ زۆر بە باشیەتوانانی ئەم ئەرکێکی گرانە بەڵام ئەوە نییە بڵێ ناکرێت ئەتوانێت دەست پێ بکرێت ڕۆشنبیری و هۆشیاری بانکی بەسەر هەر تاکێکتا لە پەروەردەوە دەست پێ بکە هەتا ئاگاتە خوێندنی باڵا هەتا ئاکاتە کەرتەکانی تر تۆ پێویستەکات چۆن کۆمەڵناسی دەخوێنرێت چۆن دەروون ناسی دەخوێنرێت چۆن مادێکی ترە خوێنێت پێویستە بۆ چەند ساڵێک ڕۆشنبیری بانکی لەگەڵ هۆشیاری بانکی بدرێبنەوەکان تاکو وردە وردە ئەو باگراوندی کە هەمان بۆ لەسەر بانک نەمێنێت وا بکەین کە خەڵکان بێنەوە بەرەو بانکەکان و پارەکانیان بە دڵێکی سافەوە لە بانکەکانە دابنێن چونکە ئێستا بانکەکان شوێنی پاراستنی سامانی خەڵکەکانە داڕشتنەوەی پلانی دارایی و ئابووری هەر وڵاتێکە کە دەتوانێت لە ڕێی بانکەکانەوە ئەتوانێت هەم لەسەر ئاستی تاک یارمەتی خەڵکەکاندا ئەتوانێت یارمەتی بازرگانەکان بە ئەتوانێت یارمەتی بانقا حکومەکانیش بدات ئەمە کاری پێویستی جددی پێویستە نەک لە شەو ڕۆژێکی شا ناکرێ ئەم شتا و بە ئیجبارکردنیش ناکرێت ئێستا ئێمە پرۆژەی هەژماری منمان لەبەردەستە لێرە هاوڵاتیان دڵیان شکاوە لە بانک تۆ جارێ بێ دڵی چاکەیتەوە نەک بێ بە ئیجبارن بڵێ تۆ ئەمە چونکە هاوڵاتی لێرە نازانێ POS چییە نازانێ POC چییە نازانێ ATM چیە نازانێ مۆبایل بانکین چییە باشە دکتۆر لەمایانات با من تۆ ڕابگرم ینی ئەم هۆشیاریە پێویستە لەو کەسە تێبگەێنرێ پێویستە خۆی بتوە ئێستا هەر بە دووری مەزانە با لە من و لانەوە دەست پێ بکەین من خوشکەکەم خانشین بووە لانەش دایکی خانشین بووە ئەگەر یەکێکمان نەچی لەگەڵە نازانم چۆن سەپارەکە وەربگرن یعنی ئەمە بۆ چەنەها کەسی کەش یعنی چۆن فێری ئەم سیستەمەیانکەی بۆ نمونە کەسێکە 40 ساڵ 35 ساڵ خزمەتی کردووە لە کەرتەکەی خۆیان ئەبێ ئەو دام و دەستگایی کە کاری تیا کردو ئەم هۆشیاری باتێ یاخود ئەبێ ئەو باقی کە پارەکەی پێە ئەم هۆشیاری باتێ بووی تۆ زەڕونتە ئێمە من چەند جارێکی تریش لە چەند شوێنێکی تراوار خودی لە کەناڵی کورسادی ئازیزەوە من چەند جارێک ئەم قسەم کردووە ئەگەر بەم ستایڵی ئێستا ئیش بکرێت تەنها گواستنەوەی قەرەباڵغی وەرگرتنی موچەیە لە بانکەکان و بۆ سەر جیازەکانی ATM ئەمە کارەساتە ئەم پرۆژەیە ئەبێ بە تەواوەتی ئیشی لەسەر بکرێ نەک تۆ قەرەباڵغەکە لە بانکەوە بگوازی تۆ سەر ئامێرەکانی ATM چونکە خەڵک لێرە نازانێ ئەم چۆن لە بەردەم ئەم ئامێرا بووە سێ چۆن بەکاری بێنێ تەنانەت بۆ ئەوانەشی کە بەکاری ئێنن هەنەجار کێشە دروستە بێ هاوڵاتی بێت لەوە تێبگا کاتی ئەم کارتە ئەخاتە ناو جیازەکەەوە ڕەنگە کارتەکەی نیاتەوە چونکە گەر تۆ دوو جار پاسوەردەکەت بە هەڵە داخڵ کرد جیازەکە کارتەکە ئەبات دوایی فەتێکی باشی پێچێ هەتا تۆ کارتەکە دووەرگریتەوە یاخود هەندێک جار تۆ پاسوەردەکەت بە مەزبوطی داخڵ کردووە بەڵام باڵانسەکەش لە موچەکەت ئەڕوا بەڵام پارەکەت ناتێ ئەم کێشەیە زۆر باوە بەڵێ لانەخان ئەمە پێوتێ دیکلاین کاتێک دیکلاینەکەات هەندێک جار هەندێک کارت بە 21 ڕۆژ ئەو باڵانسێتەوە سەر هەژمارەکەت هەندێکیان بە 6 ڕۆژ هەندێکیان بە 9 ڕۆژ هاوڵاتی زۆری دەوێت هەتا لەمە تێبگات کە ئەم حاڵەتانە جاروباڕۆ دەدات بەلایەوە سروشتی بێ نەک بیکا بە هەڵا من لێت ناشارمەوە بەداخەوە ئەم بارودۆخی کە دروست بووە هاوڵاتی چونکە لە فەراغی نەبوونی متمانەدا خواخواتی ئەو کە مەسجەکەی بۆ هات وتی بڕۆموچەکە دووەرگرێ خراپ چتە بەردەم ئەیتیمێک و هەمووی بە کاش دەرکات بن
لێتان ناشانەوە دراوسەیەکی بەتەمەنمان هەیە و خانە نشینە وتی دکتۆر گیان لەگەڵ ما بزانم موچەکەم دابەزیوە بڕوا بکە بۆ 4 ئەیتێمی جیاواز ڕۆشتم وتمە ئێساگەر یەکێک بم بینێڵێ ئەم کەسە زۆر جار قساگا لەسەر کەرتی بانکی ئێستا کەسی خۆشی عوداڵی موچەکەیەتی لە کاتێکا من ئەمیست موچەکەی بۆ وەرگرم هەرچەنە ڕێگەی زۆر هەیە هەتاکو تۆ ئەم باڵانسەی خۆت بەکاربێنی ئێساگەر بێت و بەراوردیکەین بە حکومەتی عێراقی موچە خۆرێک کە تەوتینی کردووە لەسەر موچەکەی تەوتین کردووە تەنها بۆی هەیە لە 180 پارەکەی بەکارڕایکێشێ لە 120 ئەبێ بە شێوازی ئەلکترۆنی بەڕێکی کارتەکانی بەکاری بێنێ لە ڕێگی مۆبایلەکەی و بەکاری بێنێ شتکردنی ئۆنلاینین بەکاری بێنێ واتە ئیجبار کراون کە لە 120 هەر بۆیە ئێستا وای لێ هاتۆ زۆربەی مامەڵەکانی حکوومەتی عێراقی بە ڕێگەی ئەلکترۆنیەگرێ دیاتری نمونیان نوێکردنەوەی پاسپۆرتە کاتێک تۆ پاسپۆرت نوێەکەیتەوە پێویستەکە بە ڕێگەی کارتەکەت پارەکەت بواتە ئەوانیش وردە وردە لە کاش دوورەکەونەوە چونکە هەتا ئێمە پشتمان بە کاش بەستە بێت ئەو کاتە هەموو چە دواکەوێ هەم وردە وردە تووشی قەیرانی ترێبی چونکە لە سروشتی درا و پارەی هەموو وڵاتان بەم جۆرەیە ئەو پارەی کە بە کاش لەسەر ئاستی گیان هەیە ئەتوانن بڵین درا هێندەی ئەو باڵانسە بە ڕقم هەیە واتە ئێستا سەرمایەکان بوون بە ژمارە وەک لەوەیکە بە پارەی کاش باشە اینجا دکتۆر بۆ منە وڵاتانی تر کە باسمان لێوە کرد ئەوان گرنگیەکی زۆر و متمانەیەکی زۆریان بە بانکەکان هەیە وەکو لای خۆمان نییە کە موچەکەیان دابەزی یەکسەر چنە بەردەم ئەیتیئێمەکان و پارەکە بە کاش وەرگرن ئەسڵان لای ئێوان پارە بە کاش بەدەستیانەوە بێر شتێکی زۆر نامۆی و پێیان زۆر جوانیە و ڕستکە بەلایەنەوە بۆیە هەموو کار ئاسانێکی تاو کراوە بۆ ئەوان تەنانەت لە مارکێتێکا کە بیانەوێ دوو هێلکە بکڕن کارتی بانقەکەی لێ ئەیاتێ و دوو هێلکەکانێتە دەرەوەتە شتێک نەماونایی پارەی کاش بە لە وڵاتانە لای خۆمان چەندە گرنگە بۆ نمونە کار ئاسانی تاوا بکرێتەوە هێناوتە موچەکەی بە سیستمی بانکی ئەیتێت و ئەبێ بچێت لە ئەیتیئێمێکا پارەکە وەرگرێ ئەی بۆچی نایهێنی کار ئاسانی تەواوی بۆ بکەی لە مارکێتەکانە لەو شوێنانەی کە ئەزانی گرنگە هاوڵاتیان لە ڕێگەی ئەو کارتی کە پێیانە توان لە ڕێگەی ئەو پارەکانیان سەرفکەن یاخود ئەو کەلوپەل و پێداویستیانەی هەیەە لە ڕێگەی ئەم کارتی بانکە و بیکردن و پێویست بۆ نەکە ئەو لە دوو قەرەباڵغێژ لەسەر ئەیتیئێمەکان دروست بێ زۆر ڕاستە خۆی پێویستەکە وا بکرێت و هەوڵیش دراوە تاکو ئاستێکی زۆر باش چووکە لە ئێستادا پلانی چاکسازی کەرتی بانکی لە عێراقدا لەلایەن بانکی ناوەندی عێراقەوە بە گرێبەستکردن لەگەڵ کۆمپانیای ئۆلیڤەر وایمان بۆ جێبەجێکردنی ئەم خاڵانێ بۆ چاکساسیکردنە لە کەرتی بانکیدا کە تاکو ئاستێکی باش ڕۆشتۆتە پێشەوە لە دیارترینیان دوێنێ کۆبوونەوەی کراوە بە سەرپەرشتی محەممەد شیع سۆدانی لەگەڵ بەڕێوبەران و پەیکەری بەڕێوەبردننی بانکی ڕافیدین کە ئامادەسازی بکرێت کە لە ماوەی دەمانی پێشوودا بڕیار لەسەر ئەمەدرا ئامادەسازی بکرێت کە هەیکەلی ئیداری بۆ بانکی ڕافیدینی دیجیتاڵی یەکەم دابەمەزرێ و خاوەن پشکەکانی دیاری بکرێت و ئالیەتی ئیشکردنی دیاری بکرێت ئەمە وا دەکات کە خودی خواستی بانکی ناوەندی عێراقیش بۆ ئەوەی کە بەرەو سیستەمی دیجیتالکردنی پارەدان بکرێ بەرەو بە دیجیتالکردنی سیستەمی دارایی بڕاتە پێشەوە لێتان ناشارینەوە ئەوەی کە هەیە نزیکەی 90 لایەن داواکاریان بۆ بانکی دیجیتاڵی پێشکەش کردووە چونکە تا حدێکی باش ڕێنمایەکانی ئاسانکاری تێدایە زۆرێک لە بانکە کلاسیکەکان هەوڵەدەن خوان لەگەڵ ئەم سیستەمە بگونجێنن و لە بیریشمان نەچێ بەدەر لە ئەم بانکی دیجیتاڵیکەیە ئێمە کۆمپانیەکانی ئیپیمنتمان هەیە کە ئەوەش خۆدی خۆی ئەبێ جارێکی تر هاوڵاتیان تێبگەێنرێ جیاوازی ئەم لەگەڵ بانقاچیە و شێوازی ئالێتی ئیشکردنی ئەم چۆنە ئەو چۆنە سنووربەندی مانگانە و ڕۆژانی ئەم جۆرە لە کۆمپانیانە چۆنە بەراورد لەگەڵ بانکی دیجیتاڵیات باشنی دکتۆر زۆر کاتێ ماڵین ئاسانکاری لای بانکەکانەوە زۆر باشە بۆ هاوڵاتیان بکرێت ڕاستێسە کۆمەڵی بانکمانەیە لە ناو هەرێمی کوردستانەیە
و ئاسانی بۆ کردووی کەیتر تۆ لە بەردەم ئەتیێمێکی شانەبی لە موبایلەکە تۆ مامەڵە بکەیت ینی بتوانانی کار ئاسانی بۆ خۆت بکەیت هەتا خزمەت گوزاریەکان لە بانقەکانەوە بۆ هاوڵاتیانە بێ ئەتوانین ئەو باڵانسە ڕابگرین کەیتر خەڵک بێپارە نەبێت یعنی بۆ نمونە دایم شتێکمان هەر لە بانقا پێ بێت بۆی کە بتوانین بە موبایل مامەڵی پێوەکەی بە کارت مامەڵی پێوەکەی بۆی کە نێڵێن بەیانی مەعاشە بەردەم ئەنتیمێنەکان سرە بگیری هەتاوسەیتر وەکو جاران فەرقی چێبا بەدەستی بدەنێتەوە زۆر ڕاستە وەکو باسم کرد هەموو ئەم خزمەت گوزاریە نوێیانە جیهانیە نێودەوڵەتیانی کە ئێستا بانقەکان پێشکەشیەکان هەموویە ئەچێتە چارچەوەی پلانی گشتگیری داراییەوە کە پێوتێ فاینانشال ئینکلوژن کە وەکوتم هەم حکوومەتی عێراقی هەم بانقی ناوەندی عێراقی زۆر کار لەسەر بابەتەکانی فاینانشال ئینکلوژنەکە گشتگیری دارایی کە خۆیان پێڵێن شمولی مالی و زۆر هانی بانقەکانی شدن بەڵام وەکوتم ئێستا بانقەکان هەندێک جار بارگیرانی بۆ بازرگان و بۆ تاکە کەسەکان دروست دەکەن لە ئەوانیش بە هۆکاریەوە کە خۆیان بە دوور بگرن لە مەترسی بە ئەوەی کە بلۆک بکرێن لە ڕێی فیدرال ڕزەروی ئەمریکی و واتە دوور بانکەکانیان یاخود شەریکاتەکانی ئیپیمنتیان دوور بن لە بابەتی سپیکردنەوەی پارە بۆیە هەندێک ئیجراعاتی ڕۆتینی لەسەر خەڵکان زیاد کردووە. با پرسیارە بکەم لەسەر پاشەکەوت ڕەنگە ئێستا بینەران بمبینن بڵێن بۆ موچەوەرەگرین تا پاشەکەوتیگەین بەڵام ئیتر ئەو کاتانەی ئەمەوە لەواتێ دکتۆر لە پرسیارەکە وڵی خۆشیەکەەوە ئەو کاتانەی کە موچێت بۆ نمونەچێتە سەر حسابی هاوڵاتیەک بەڕای تۆوە باشترە بۆ نمونە هەموو موچەکەی بە جارێک دەرکایە خود نەخێر سیستمی بانکی بۆیە کە تۆ توانی لە ڕێگەی بانکەکەتەوە پاشەکەوتیش پێی بۆ نمونە داینەی بڵێ من هەموو مانگێک 50,000 لە بانکەکەما هێڵمەوە وەکو پاشەکەوتێکی لە یەکەم بۆ خۆم ئایا لە ڕێگای سیستمی بانکیەوە پاشەکەوتکردن ئاسانەیە خود بە کاش کە پارەکەت بێبێ وەکو وتمان باسمان کرد تابەنەوە وەکو بیرکردنەوەیکی بیرهێنانەوەیکیش یەکەم بەرنامەکەوتم لەگەڵ ئاریا بووم لەسەر گەنج و پاشەکەوت قسەماکرد ئەنجا و کاتە من تازە ژیانی هاوسەرگیریم دروست کرد و خۆ دەزانین لە کۆمەلگای ئێمە کەمێک قەرزارە بیتوانە پاشەکەوت دەسەگریتەوە ئەتەسانی کە قەرزم لێگەدووە پاشەکەوتەکە قەرزەکان باسی پاشەکەوتەکەیت جا لە ڕۆژگاری ئەمڕۆیە وەکو پێم وتن هەموو مامەڵەکان بۆ بە دیجیتاڵی باشتر وایە تۆ لە ڕێی مۆبایلەکە تۆ پاشەکەوتکەی چونکە هەموو دقێک لە بەردەستی خۆتە لە ئێستادا بانقەکان ئۆفەری زۆر باشیان هەیە بۆی کە کاتێ تۆ پاشەکەوتەکەیت بە شێوازی ئیسلامی بووی بابەتی حەڵاڵ و حرامیش دێتە ناو بابەتەکەوە هەم هاوڵاتی دڵنەوایەکی پێ بدرێتەوەی کە ئەگەر هات و پاشەکەوت بکات ئەگەر قازانجێکیشی لەسەر وەربگرێت هەم پاشەکەوتەکە دووجار قازانجەکە هەم پلانێکی دارایی خۆی دائەڕژێتەوە کە بە پلانێکی باشتر ئەتوانێت تێبگا کە خەرجەکانی چۆنە داهات بەراورد بوو داهاتی کە هەیەی و جوزئیشی لێ جیاکاتەوە بۆ پاشەکەوت هەم ئەتوانێت لەسەر پاشەکەوتەکە واتە قازانجی معنەوی کرد لەسەر پاشەکەوتەکە ئەتوانێت قازانجی مادیشکە ئەگەر هەژماری پاشەکەوت بکاتەوە ئەویش چەند جۆرێکی هەیە چونکە زۆرێک لە بانقەکانی ئێستەکە لە عێراقدا کار دەکات مۆڵەتی بانقی ئیسلامیان هەیە کە لەسەر دەستور و یاسا و ڕێسای ئیسلامی هەژماری پاشەکەوت چیە دکتۆر؟ هەژماری پاشەکەوت بە ئینگلیزی پێوتە سیڤین ئەکاونت لە عەرەبیا کە لە کۆمەڵگای خۆمانە زۆر بە ناوبانگیان پێوتێت تەوفیر هەر هاوڵاتیشی ئێمەوە وەکو دڵنیایەک بۆ هاوڵاتیانی خۆمان لە هەژماری مندا هەر کەسێکە هەژماری منی بۆ کرابێتەوە ئەو جۆرێکە هیچ سوودێکی ناچێتە سەر و حەڵاڵە واتە جۆرێکی سروشتیەکە لە زۆربەی بانقەکانە هەیە بەڵام لە بانکدا هەرم جۆرە حسابە نییە هەرم جۆرە ژمارە نییە چەندەها جۆری ترمان هەیە بۆ نمونە حسابی پاشەکەوتمان هەیە پاشەکەوتی جێگیرمان هەیە پاشەکەوتی کاتیمان هەیە هەموو ئەمانە کۆمەڵەتە
ناون تایبەتن بەو جۆری کە لە تۆ بڕیارەدی کە بیکەیتەوە. زۆر باش دەست خۆش بە دکتۆر سوپاس بۆ هەمیشە بتوانین ئێمە سوود لە بانقەکان وەربگرین وەم سیستەمێکە ئاسانکاریە بۆ هاوڵاتیان هەم لە ڕووی کە مامەڵەدارەکانی چۆنەکات هەم لە ڕووی پاشەکەوتۆ بتوانێت سوودی لێ ببینێ و هیواداریشی نەگەر کەم و کوڕیەکە بێ هەڵدرێ بەرەو چارەسەرێک دووبارە سپاس دەست خۆش دەستی ئەوش خۆش بێ سپاس بۆ کورسات بۆ ئەوەی کە هەمیشە بۆ هەر لایەنێکی ژیانی کۆمەلگا هەوڵە جەدەستی دیار بێ چ لە بابەتی تەندروستی چ لە بابەتی ژینگەی چ لە بابەتی ئابووری و دارایی سپاس بۆ ئێوە هەم لە کاتی پەروەردەیە بەڵام وەکوتم تەنها ئەم بڵاوکردنەوەی ئەم هۆشیارێت تەنها بە ئێمە وەکو تایبەتمەندی بانکی و دارایی ناکرێت کاری هەرە گەورەبەر کەناڵەکانی ڕاگەاندنێک کە چۆن ئەم پرۆژەیە بە خەڵک بگەێنێت و لەبەر چاویان ئاسان کات و هانی خەڵک بدات کە بەدەر لە ئەیتیمەکان بە ڕێگەی تر ئەتوانێت سوود لە باڵانسەکەی سەر کۆبەردە